بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لزنجير باسي برواندا لباسي استمكاري قاروندا كبمالو سلوتو سامانكي مفسدێکی سەر زەوی بوو پەروەردگار لە سوورەتی ئەلقەسەسا بە درێژی باسەکەی بۆ گێڕاینەوە. گەیشتینە سەرەوەی کەوا کاتێک کەوا قارون بەهێز و دەسەڵاتەکەیەوە بە سەروەت و سامانەکەیەوە بە پاسەوان و چەکدارەکانیەوە بە کاروانی سواریە بە نرخەکان و گرانبەهاکانیەوە لە ئەسپ و عەرەبانەی ڕازاوە و زێڕکفت کراو لە ئاپۆڕایەکی جەماوەری و مانۆڕێکی سەربازی گەورەدا خۆی نمایش کرد. قال الذين يريدون الحياة الدنيا يا ليت لنا مثل ما أوتي قارون. ئەوانەی کەوا چاویان تەنها دنیای دەبینی، ئەوانەی کەوا ئەوەندەی کە چاویان لەسەر دنیا بوو قیامەتیان لە یاد کردبوو. جا ئینسان شەرد نییە کافر بێ ئەمجا قیامەت لە یادکە. ئەوانە ئیماندار بوون وەکو دەرسی ڕابردوو عەرزم کردن. بەڵام ئینسان ئەگەر ئەوەندە زیاد لە پێویست لەگەڵ دنیا تێکەڵاو بوو وردە وردە قیامەتەکەی کاڵ دەبێتەوە. ئەوانەی یەقینیان هەبوو ئەو سەرەت و سامانەی قارون هەمووی ناشەرعیە کەچی ئەوەندە سەرنجی ڕاکێشان و چاویان چۆ سەری دەیانگوت یا لەیتە لەنا مثل ما ئوتیە قارون. ئای خۆزگایە بە ئەندازەی ئەوەی دراوە بەو قارونە بشدرایە بە ئێمە، ئێمەش ئەوەمان هەبوویایە. ئەو خۆزگەیە زۆر خراپ بوو، بۆیە ئەوانەی بڕوادار و ئیمانداری ڕاستەقینە بوون تێگەیشتوو بوون لە دین و ژین ئامۆژگاریان کردن وتیان وامەڵێن ئەوە سەرنجامی خێر نابێ. ئەچینە خزمەت فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو شەرحی ئەم ئایەتە. سەرۆرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ إنما الدنيا لأربعة نفر. خەڵکینە بڕوان و سەرنج بدەن و ورد بنەوە، دنیا چوار جۆر کەسی تێدایە. یعنی هەرچی مرۆڤایەتیە پۆلێن دەکرێت بۆ سەر ئەم جۆر کەسە، لەم چوارە بەدەر نییە. یەکەمیان عەبدین ڕەزەقەهو الله مالا وعیلما. بەندەیەکە، یەکەمیان بەندەیەکە خوای پەروەردگار دوو شتی پێبەخشیوە. مالەن سەروەت و سامانێکی باشی داوەتێ لە ڕیزی دەوڵەمەندان دەژمێردرێ. وعیلما هەروەها پەروەردگار زانستی پێبەخشیوە. ئەو زانستە خۆشەویستانم دیقەت بدەن، مانای ئەوە نییە کەسەکە علومی شەرعی خوێندووە. خۆ ئەگەر کەسێک بازرگان بێ و کاسبکار بێ و کاسبکار بێ و لە هەمان کاتا لە زانستە شەرعیەکاندا شارەزابێ شتێکی زۆر باشە. بەڵام ئایا هەموو ئەهلی بازار و دەوڵەمەندان دەتوانن تەواوی علومە شەرعیەکان بخوێنن؟ نەخێر. وەیە خوای پەروەردگار کە دینی خۆی ئاسان کردووە لەسەر کەسی قورس نەکردووە. عیلمەن دوو شتە، ئەوەی پەروەردگار ماڵی حەڵاڵی پێبەخشیوە و عیلمەن دووەمیشان علم دوو شتە. ئەگەر ئەم دوانەت هەبوو کافیتە، بەستە. ئیتر هیچ علومی شەرعی نەخوێن بێتەوە، هیچ کتوبی فقهی شارەزانەبی، ئەم دوانش بڕواتان هەبێ هەر یەکێک لە ئێمە دەتوانێت بیزانێ و لە ناو دڵی خۆیان فێری بێ. یەکەمیان ئەوەیە خوای گەورە خستوویەتیە دڵی ئەو بەندەیەوە، ئەو عیلمەی خستووەتە ناوە کەماڵ و سەرۆتی پێبەخشیوە کە ئەم سەروەت و سامانە هی خوایە و خاوەنی سەروەتەکەش کە بە ئەمانەت لە دەستیاتی کە منم تۆی ئەویش هی خوایە، ئەویش خاوەنی خۆی نییە. و ئەمە تاقیکردنەوەیە. ماڵ و سەروەت و سامان نە فەزڵە نە نیقمەتە نە ڕەحمەتە نە زەحمەتە. ئەدرێ بە کافر و مسلمان، ئەدرێ بە دیندار و بێدین. ئەوە خۆتی، ئەوە کەسێک کە دەبێتە سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت لە سەرمایەداری بە ڕەحمەتدا، ئەوە کەسێکیشە دەبێتە قارون لە ئینسانێکی سەرمایەداری پیسی میکرۆبی ناو کۆمەڵگادا. ئەوە خۆتی ئەو سەرەتەوە لێ دەکەی. کەواتە نە دەوڵەمەندی مایە ڕێزلێنانی خۆیان بۆ بەندەکان و نە فەقیریش مانای ئەوەیە خوای گەورە غەزەبی لە فڵان کەس گرتووە بۆیە هەژاری کردووە. ئەگەم ماڵەکە کەسێکی ڕەحمەتدار هەڵیگرێ بە ڕەحم هەڵیگرێ دەبێتە ڕەحمەت.
یەکەمیان ئەوەیە دەزانێت ئەم ماڵە هی خوایە، خاوەنەکەی هی خوایە، تاقیکردنەوەیە، تەنانەت نەک سەرۆت و سامانەکە ئەوەی لاشەی خۆشتە هەمووی هی خوایە. ئەو بازوو عەزەڵاتت، ئەو هێزی لاشت، ئەو قاچانەی پێی دەڕۆی، ئەو خوێنەی لە جەستە تا دەگەڕێ، ئەو جگەرت، ئەو گورچیلانت، ئەو گەدەیە خواردنی پێ هەزم دەکەی، ئەو زمانەی کە لێرەدا ناهێڵێ خواردن بچێتە بۆری هەناسەتەوە بخینچێی، لە کاتی هەناسەدانا بۆری خواردنەکەت لەو شێوەیە تەنزیمی دەکا و پۆلیسێکی هاتوچۆی خۆبەخشە بەبێ ئەوەی تۆ ئاگال لێبێ، لیکە ڕژێنەکانی ناو دەمت کە ناهێڵە دەمت وشک بێتەوە، هەمووی هی خوایە. ئەگەر هەر یەکێک لەو نیزامانە بە بچووکترین زەڕەتێک چیایی سەرمادار تۆ چیت دەمێنێ؟ بەڕێزان بیر بکەنەوە، بەس سپڵی ئینسان، سپڵ کە وەکو جگەر ئەندامێکی سوودبەخش و پێویستی ناو لاشەیە کە هەموو ئەندامەکان و ئەندامەکان پێویستن بۆ مرۆڤ، ئەو سپڵە بەڕێزان گۆڕستانی خڕۆکە سوورە مردووەکانە. بەردەوام خوێنی ئێمە لە ماوەی 4 مانگە تازە دەبێتەوە، ئەگەوانە بۆیە خوێنەکەمان ئێکسپایر دەبوو لە لەشماندا. چێ من تۆ سەرمایەدار دەوڵەمەند فەقیر ئاگای لێ خوێنەکەی چێ تازەی دەکاتەوە چێ دەیهێنەوە دەیبە. ئەو خڕۆکە سوورانە کە دەمرێن هەمووی دەچنە گۆڕستانی سپڵەوە. لەوێ چۆن ئێمە جەنازە تەسلیم دەکەین؟ ئاوا بە خاکیان دەسپێرێ، دوایی شیان دەکاتەوە، دەیکا بە هیمۆگلۆبین، دەینێرێتەوە بۆ ناو ئێسقان، لە ناو ئێسقانەکانماندا مۆخی تێدایە، لە ناو ئەو مۆخەدا دەبێتەوە خوێن و جارش کە دێتەوە ناو لەشتەوە. تو ئاگال لە هەر هیچی نییە. جا پەنا بەخوای یەک زەڕە کۆمپیوتەری ئەو سپڵەت لە ناو سکتاتێک بچێ، هەرچی خڕۆکەی سووری تازە و نوێ هەمویان دێنێ بۆ خۆی. وەختی ئەزانی لە ماوەی چەند ڕۆژێکە خوێن لە لەشتا نەماوە، ئەبێ یان بەردەوام بە سۆندە خوێنت تێکن کە ناکرێ، یان لە ماوەی چەند هەفتەیەکی کەما دەتکوژێ. بەس سیستمی سپڵت تێکچێ، بەس سپڵت یەک سیستمی تێکچێ، زیاد لە حەدی خۆی ئەکتیڤ بێ و ئیش بکە، ئیتر هەموو ژیانی تۆ کۆتایی پێهات، بە هەموو سەروەتی دنیا سپڵت چارەسەر نابێ. ئەی دەوڵەمەندی بەڕەحمەت کە عیلمەن خوا ئەمەی خستە مێشکەوە، بیری کردەوەتی خودایە بەچی بنازم، بە سەرۆت و سامانێ کە هیچی خۆم نییە، من جەستەکەم هی خۆم نییە، بەس یەک سیستمی کۆمپیوتەری لە لەشما تێکسێ تەواو. ئەی ئەو مێشکەی کە بیری لێ دەکەمەوە پارەی پێ پەیدا دەکەم، نابینی خەڵکانێک هەیە زاکیریان تێک چۆماڵی خۆیان نازاننەوە؟ خەڵک هەیە پرۆفیسۆر بووە، مامۆستای زانکۆ، ئێستا نازانێت ناوی خۆی بنووسێ، لێ بپرسە ناوت چێ نایزانێ. خەڵک هەیە لەم کوردستانەدا حافظی هەموو قورئان بووە، مەلا بووە، هەموو قورئانی کامل لەبەر بووە. واللهی وەختی نوێژەکان منداڵەکانی بڵا بڵێ بسم الله دەبێ بڵێ بسم الله، لە دوایدا نازانێ بڵێ الحەمدولله. بە شەوکە خەوتو هەموو قورئانی لەبەر بووە، بەیانی بۆ نوێژی بەیانی هەستاوە یەک شتی لە مێشکان نەماوە. تۆ هیچت هی خۆتە، ئەوە عیلمە، ئەو عیلمە خوای گەورە خستێ دڵ و دەروونتەوە لەگەڵ ماڵەکەی، خوایە هەمووی هی تۆیە، هەمووت بە هی خوا زانی، مەغرور نابی، ئەو کاتە مەغرور نابی. دووەمیان دڵ و دەروونت نەمردبوو، ویژدانت زیندوو بوو، واللهی بەبێ مەلای مزگەوت و لیژنەی فتوا دەدەزانی حەڵاڵ و حەرام چییە. سوبحان الله، خوا پێوەرێکی لەم ویژدان و دڵی ئینسانە داناوە، بە شەرتێ نەدمراند بێ بە حەرام. ئەمە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموو خۆشەویستانم با بەیەکەوە بچینە خزمەتی. حەدیثێکی حەسەنە ئیمامی ئەحمەد لە موسنەدا ڕیوایەتی کردەوە شێخ ئەلبانی لە صحیحی تەرغیب و تەرهیبە بە ژمارە فەرموودەی 1734 بە صحیح هێناوێتی. دەفەرموێ پێغەمبەری خوا فەرمووی ئستەفتی قەلبەک، کابرایەک باسی حەڵاڵ و حەرامی لێ کرد، فەرمووی براکەم تۆ لە هەموو شوێکە دەستت بە لیژنەی فتوا مامۆستای ئاینی ناگا، پرس بە دڵت بکە، لە دەرگای دڵت بدە بڵێ دڵەکەم ئەی ویژدان، ئەی ناخ، ئەم معاملەیەم بەدەستەوەی ئەم کاسپیە دەکەم، ئەم کڕین و فرۆشنە دەکەم، حەڵاڵەیان نا، پرسیە بە دڵت بکە. بۆ ئەلبر مەطمەئەنەت ئیلەیه النەفس، چونکە حەڵاڵ چاکە، ئەوەی خوا و خەڵک پێی خۆشە و بۆ خۆت لێ ڕازی دەبی، ئەوەیە دڵت پێی ئارامە. وەطمەئەنە ئیلەیه القەلب، کاتێک کە ئەنجامت دا دڵنیای شەو چوویتەوە ماڵەوە، ئەوە دەکەی خەوت لێ دەکەوێت، هیچ شتێک دەخواتە شک نابەی. ئەی وەلئیثم، ئەی حەرام پرس بە دڵت بکە، نیشانەکەیت پێ دەڵێ، قسە گڵۆپە سوورەکە هەڵدەکات. نیشانەکەی چییە؟ ما حاکە فی النەفس، لە ناخی خۆتدا هەز بە ناڕەحەتی دەکەی، وتەڕەدەدە فی الصەدر، خەریکە دڵت لە سینەدا دێتە دەرەوە. ما تەلەفۆن بۆم کەناڵی تەلەڤیزۆن دەکەی، تەلەفۆن بۆ مامۆستاش بکەم، با لە مامۆستا فڵان کەسیش پرسم، بێمە مزگەوتی ڕێگای باشیش لە مامۆستاش پرسم، چاو لێی وام لە من دەپرسی مامۆستا لە سێ چوار مەلایترم پرسیوە. ئەوە نیشانەی چییە؟ چاو لێیە ئەگە معاشەکەت حەڵاڵ بێت، خوا فتوای هیچ کەسی دەوێ، هەموو دنیا پێت بڵێ معاشەکەت حرامە، چونکە خۆت دەزانی حەڵاڵە، پێت حرامە، نا هەر پرسیار لە کەس ناکەی.
بەڵام دیارە ئیشەکەت ناڕەوایە بۆیە دەتەوێت قالوقیلێکی بۆ بدۆزیەوە لە فودەورانێکی پێ بکەیت. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر دڵت ئاوا ناڕەحەت بوو ویجدانت نائارام بوو شەو کە چوویتەوە خەوت لێ نەدەکەوت ئەوە خوا ڕەحمی پێکردووی تۆ ساڵحی ئەوە خوا خۆشی دەوی ئەوە تۆ نیشانەوەی ئەو عیلمەی خوا دەفەرمێ وەکو ماڵ بەرەکەتە ئەو عیلمەت پێبەخشراوە. وئین ئەفتاکە الناس وئەفتەوکە با خەڵکیش فتوا بدۆ بدە. ئەگە مامۆستاش کوتی حەڵاڵە دڵت هەر پێی کوتی بەشەر دێ دەروونن نەخۆش نەبێ ئەوە لەگەڵ ئەوەمان نییە. هیوا هەیە تووشی وەسواسی بووە تووشی وەسواسی تووشی نەخۆشی دەرونی بووە ئەوە حاڵەتێکی تایبەتە. هەزار کەس بڵێ ئەمە وانە ئیلا هەرگومانی هەیە قەت دڵی پا نابێتەوە. تۆ لە دەروون ساغەکان بپرسە با مامۆستای ئاینیش فتوات بۆ بدا مادام من دڵت ڕاڕایە وازی لێ بێنە. ئەو دوو عیلمە خوای گەورە داوێتی بە هەر کەسێکی موسڵمانی خواپەرستی دیندار. جا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر خوا ئەم دوانەی دایە سێ شتیش ئەم ئینسانە دەوڵەمەندە بەم پارەی دەکا. یەتەقی فیه ڕەبە لە ناو پارەکەدا خوای پەروەردگاری هەمیشە لەبیرە لە دوو حاڵەتە کە پەیدای دەکا من ئەین اکتسبه وفیما ئەنفقه کە سەرفیشی دەکا. دوو حاڵەت زۆر گرنگە خۆشەویستان. وەڵڵی هەیە پارە بە ئەو پەڕی حەڵاڵی پەیدا دەکا بەڵام بە ئەو پەڕی لەو سەرەوە حرامی سەرفی دەکا. خەڵک هەیە زەڕە دینار دۆلار پارەی حرام لە ماڵیان نییە بەڵام دەستی لەگەڵ ئافرەت تا تێکەڵاو کردووە لەلایەنی شەهوانیەوە دۆڕاوە لە حەڵاڵە پەیدای کرد بەڵام لەو سەر لە خوا نەترسا لە حراما سەرفی کرد لە حەڵاڵە پەیدای کرد زوڵمی لە کەس نەکردو مامەڵەیەکی دروست و ڕاست و ڕەوان بەڵام یەک زیادە مەسرەفی و لە سنوور دەرچوون دەکا قاڕوونی شەر ئەوەی کردووە ئەوەشیان حرامە بەزیزم ئەوەشیان حرامە. خەڵک هەیە لەوەچی هەفتەی جارێک مریشکێک خوا ئەو دوو مریش هەر لە سە سینەکەی فرێ دەدرێ هەر تەنەکەی خۆڵەکەی نازانێت چۆنی فرێدا ئەوەش بۆ خۆی گوناها چاو لێ حەڵاڵ بوو ماڵەکەت بەس لە حرامە بەکارەتێنا. ئینسانێکە خوا ڕەحمی پێ بکە و بەختەوەرترین مرۆڤ ئەوەیە حەڵاڵ پەیدا دەکا لە حەڵاڵیشا سەرفی دەکا. دووەمیان وەیەصیل فیه ڕەحیمە ئەم ماڵە کردوێتی بە خێر و ڕەحمەت بۆ خۆی بە خزمەکانی ئەو خزمانی دەوروبەریشی ئەلحەمدوللا حەساونەوە ناچێ وە سوال دەکا بۆ خزمەکانی کاکە دەبێت خەڵک زەکاتی نەبێ کوڕە برا تۆ بۆ خۆت دەڵێ بەقەدەر قەدیم دەیانگوت جوولەکەیەکت هەیە ئەبێ براکەم زەکاتی پێ نەشێ وەیەصیل فیه ڕەحیمە. ماڵی حەڵاڵ ئەوەیە براکات خوشکەکەت باوکەکەت دایکەکەت ئەمانە لە سای تۆدا حەسابنەوە ئەلحەمدولیلا کە ئەوەندەت هەیە ببی بە چەترێکی خێر و سایە و سێبەرت بۆ کردبن لە سەرما و گەرما بیان پارێزی. سێمیان ويعلم لله فيه حقا ئەزانێ ئەم ماڵە حەقی خوای تێدایە لله خوا بەشی تۆی تێدایە بەشی تۆ یعنی بەشی فەقیر و هەژار کە خوا فەرزی کردووە زەکاتی تێدایە سەدەقەی تێدایە. ئەو مرۆڤە بەختەوەرترینە کە ماڵێکی چاکی هەیە و ئەمەش دەزانێ بەشی خوای پەروەردگاریشی بۆ فەقیر و هەژار تێدایە. وەکو دڵسۆزێک وایە کە دڵسۆزە بۆ باخەکەی بەڕێزان باخەوانێکی دڵسۆزی شارەزا کێیە؟ سێشت دەزانێ ئەزانێ کەی کاتی بڕینەوەی میوەکانێتی کەی کاتی هەڵپاچینی گوڵەکانێتی وایان نە هەر یەکەمە باخچەیەکی بچکۆلەمان لە ماڵێ هەبێ یان لە مەزرعە کۆمەڵە دارمێ و کۆمەڵە میوەهاتمان هەبێ ئەوەی کە زیرەک بێ و بەتوانابێ و عاقڵ بێ کاتەکەی دەزانێ ناچێت لە چلەی زستانە بیبڕێ وڵا وشکی دەکەی ئەو دەچێتە ناویەوە لە چلەی هاوی نیشا بیبڕێ هەر خراپە کاتی خۆی دەزانێت کاتی دیاری کردو هەموو ساڵە لەو کاتیا دەیبڕێتەوە بڕەکەشی دەزانێت چەنی لێ بڕێتەوە تۆ بچیت لە ڕێگەوە هەڵی کێشی وڵا دارەکەت وشک دەبێ خوا تەکلیفی لێ کردووی هەموو ماڵەکەت ببەخشی نا بڕەکەشی خوا دیاری کردووە زەکات بۆی بەخیل نەبی کەمترینی داناوە تۆ دووسێ چڵیکەشی لێ بکەوە قەی ناکە بەڵام قەدەکەشی مەبڕە خوا گەورە تەکلیفی ئەوەشی لێ نەکردووی. ئەمجا پاشان بەڕێزان ئەمجا شوێنەکەیشی شوێنی بڕینەکە ها ئەوەی کەوا باخەوانی چاکە ئەزانێ ئەم مەقەستە لەکوێیەدا ئەزانێ دواتریش نەمامەکان زارێ دەڕوێنێتەوە ئەم قەدمیەوەی لێ کردوێتەوە لە شوێنە بیڕوێنەوە ساڵش کەمەوەی چکە دروست دەبێت هەیە سوالکەر پێ ناگەیێنێ هەیە خێرەومەند پێ دەگەێنێ کەسی ڕزگار دەکات الحەمدوللا دوایەویش پێ دەگا و ئەبێتە خێزێکی خێرەومەندی ناو کۆمەڵگا. ئەم ئینسانە کە ئەم سێ شتەی تێدا بوو ئەوە بەختەوەرترین مرۆڤە پێغەمبەری خوا فەرمووی ئەوە چینی یەکەمە هذا فهذا بأفضل المنازل ئەوە پلەی لە هەموو کەس بەرزترە بەڕێزان پلەی لای خوا لە هەمووان بەرزترە کەواتە کە لای خوا بەڕێز و بە حورمەتە لای خەڵکیش خۆشەویستە بۆ خۆشی دڵنیایە لە ژیانی خۆی الحەمدوللا محتاجی کەسیش نییە قەرزار نییە کرێچی نییە سیارەی خەڵکی پێ نییە خۆی خاوەنکارە و کرێکاری خەڵک نییە
ئەم سێشتەشی هەیە کە عەرزم کردن حەڵاڵ و حەرام لە پەیداکردن و سەرفکردن نادەزانێ بۆتە شەتری خێروبەرەکەت بۆ خزمەکانی و کەسە نزیکەکانی و لە سایدا حەساونەوە و چاو لە دەستی خەڵک دەڵێن فڵان کەسی دەوڵەمەند ئەو بنەماڵی حەساندەوە. سێمیان حەقی خۆی پەروەردگاری بە شەرعی لێ دەردەکا، ئەوە لە لای خوا باشترین پلە و پێگەی هەیە. واللهی بەختەوەرە دەخله محدود، ڕاستە ڕەم بێ زۆر نەبێتە قاڕون و سەرمادارێکی گەورە کۆمپانیا و شەریکاتی نەوت و غازی لە وڵاتیان نەبێ کە ئەبرایەکە کۆمپانیایەکی متەواضعی هەیە خۆش پوخت و خاوێن، بەڵام لكنه يتمتع بسمعة طيبة، بەڵام خاوەن کەسایەتیە بۆ ئینسانی پاک و خاوێن و کاسبکاری حەڵاڵ سەمعە و ڕێز لە پارە مهمترە. ئەزانی چەند خۆشە تۆ بچیە بازار هیوا هەیە بە کەسێ بڵێ 10 دەفتەر دۆلارم بۆ بنێرە، ئەوەندە سەمعی بە قووەتە لە بازارەکە، دەست بەجێ بۆی دێنن بەبێ نووسراو وایە نە، ئەوەندە بە پاکی ژیاوە لەو بازارەدا بە حیاتی غەشی لە کەس نەکردووە، هەر سەمعەی خۆی بۆ خۆی ڕەسیدە. هەروەها ويتمتع براحة نفسية، دائما دڵی مرتاحە، شەو کە دەخەوێ ویژدانی ئارامە کەلوپەری بەسەرچوی بەسەر ئەو میلەتە تەوزیع نەکردووە، نەوتی وڵاتەکەی لوژ نەداوە بۆ خۆی بیکا بە ڤێلا و خان و پارەکان بنێرە بۆ بانقەکانی ئەوروپا لەوێ بلۆچکە تا بۆی بلۆک دەکەن، تا مردن و مەلەکولمەوت ڕۆژە بۆی بلۆک دەکا. ناوەڵا دڵی مرتاحە، ئەوەی پەیدای کردو حەقی ڕەوایە و خەڵاتی خوا پێبەخشیوە و مافی کەسی پێوە نییە، ڕاحەتە نەفسیە. ويتمتع بتوفيق من الله تعالى، دائما هەز دەکا خوای گەورە پشتیوانیەتی، لە گرفت ناترسێ، لە قەیران ناترسێ، لە تیاچوون ناترسێ، ئەڵە خوایە خۆم و ماڵم هەمووی تەسلیم بە تۆ کرد. دایمەش فەزلی خوای بەسەر خۆیەوە بینیوە، دەڵێ وەڵڵی خەڵک کە ئەوەندە دەڵێ ناڕەحەتم لە بازارە، خوای گەورە تەوفیقی خوام بە خۆمەوە بینیوە، خوا لە هەموو کارەکانە پشتیوانیم لێ دەکا، خوا قەرەبوت بۆ دەکاتەوە. عەزیزم، با گوێ بدەینە ئەم بەسەرهاتە لە کۆتایی وتارەکەماندا. دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی زانەی پایەبەرزی ئیسلام لە کتێبی مەوسوعەت ئەسماء الله الحوسنادا، ئەوەی چەند بەرگی هەیە، 3 بەرگی هەیە، 4 1 بەرگی هەیە، لە کتێبە 1 بەرگی ئەستورەکەیدا لە لاپەڕی 713دا لە ناوی پیرۆزی ئەلقابض، ناوی پیرۆزی خوای پەروەردگار ئەلقابض دەفەرمێ کابرایەک کە دۆستی دکتۆر نابلوسی بووە بۆی باس کردم، وتی من سەرپەرشتی کۆمەڵێک ماڵی پیاوێکی زۆر دەوڵەمەند دەکەم، جارێک ناردمی بۆ لای کەسێک بەس ئەو ڕۆژە 4 ملیۆنی دەستکەوت بوو، ئیتر لە کتێبەکان ناڵێت 4 ملیۆن دینارە، 4 ملیۆن دۆلارە، 4 ملیۆن ڕیاڵە، ئیتر لەوە چ لیرەی سووری ئەو زەمانە بوو بێ هەرچیەک بێ، 4 ملیۆنی تۆ بڵێ دینار دەستکەوت و بەس واریداتی ڕۆژێکی 4 ملیۆن بوو، بەس واریداتی ڕۆژێکی 4 ملیۆن بوو، بەس لە یەک ڕۆژە. وەڵڵی کە چوم لە نووسینگەکەی هەندێک پارەمان لابوو بۆم بر بەناوی فڵان کەسەوە دەستی پێکرد کاکەوە کەی ژیانە، وەڵڵی ئاوا بێ نە بازار ماوە نە ژیان هەیە، کوڕە بێزارم لە ژن بێزارم، لە مناڵ بێزارم، لە دراوسێ بێزارم، کاکە بازار هەمووی پیسە و دراوسیانە هەموو چاویان پیسە، هەموو بازار غەشە. وەختم بە قورعان خەریکە سرم دەتەقێ، هەروام لێ هات خەریب و یعنی چاوم دەرپەڕێ مێشکم بتەقێ، ئەوەندە بۆڵە بۆڵ و ناشکوری کرد لە کاتێکە بەس ڕۆژانە بەلانی کەمەوە 4 ملیۆنی دەست دەکەوت. لەوێ ڕۆیشتم دووەم ئیش کە بەرپرسەکەم پێسپارد بووم 2 ملیۆنم لابوو بیبم بۆ ماڵی ئافرەتێک کە پیاوەکەی نەخۆشە، کۆمەڵە مناڵی و ئاوا ساوای چاوگەشی هەبوو، چووم و بە عینوان دۆزیمەوە، 1 ژووریان هەبوو، تەنها 1 ژوور، ئافرەتێکی ڕووخۆش محەجەبە بە زمان شیرین بە ئەدەب، فەرموو برا شیرینەکەم ماڵی ئێمە دەویست، بەڵێ ماڵی فڵان کەسە، فەرموو تەشریف بێنەوە مێردەکەشم لەسەر قەڵەوێرەکە کەوتووە نەخۆشە، یاخوا بەخێر بێی، چوم تەنها 1 ژوور، پەردەیەک دادراوەتەوە تۆزێک غازێکی بچکۆلە مەتبەخێکە، بەڵام تابڵی ماڵێکی مڕەتەب پاک و پخت ئافرەتێکی دەزڕەنگین، هەر بۆ خۆی شتی چنی بوو بۆی مناڵەکانی دڵیان پێیان خۆش بێت، تەلەڤیزۆنێکی بچکۆلە بەرگێکی جوانی بۆ کردبوو، ئەو مناڵانە جلەکانیان شڕ بوو، بەڵام تا دەڵگون نوێ ئەوەندە پاک و خاوێن بۆ شت بوون، مێردێک سەرچەفێکی خاوێن لەسەر قەڵەوێرێک لەو ژوورە بچکۆلەیە، ئەتەوتم وەزعتان چۆنە دادەکەم خوشکەکەم ناو نیشانی ماڵی ئێیان پێداوم کە هاوسەرەکەت نەخۆش و کەسابەت کارێکتان نییە، کۆمەڵە مناڵی وردی شتەیە خوا لێ نەستێنێ، وتی کاکە گیان 1000 جار حەمد و سەنا بۆ خوای گەورە، یا ڕەبی خوا لە لوتفت بە زیاد بێ، خوای گەورە بەسەری کردوینەوە، بەڵام ئەوەندە خەڵاتەکانی خوا زۆرن لە ڕووم نایە بڵێم هەژارین، ئەڵێ سەیرم کرد ئەو هیممەتە گەورە، وتی ئەلحەمدولله پیاوێکم هەیە شای پیاوانە بەوەی نێ نەخۆشە، ئینشەڵڵا خوا شیفایەدا، خەڵک هەیە ئافرەتە وەکو من مێردی نییە، من لە سایی شێرە پیاوێکم لە ژوورەوە، نەگو ئەو پیاوەش بۆ تەبار و کاکە هەر عیلاجەکانی ناکڕدرێ و
ئەوەنەی بە پیاوەکەی هەڵگوری شەڵات چاکیش دەبێتەوە من لە سای شێرە پیاوێکا دەژیم سەدان هەزار ئافرەتی وەکو من هەیە لەم وڵاتە بێ هاوسەر و بێ هاوژینە ناوێرە بڕاتە دەرەوە چانێ من پیاوێکەیە لە نایدا پارێزرام و خەڵک ناتوانێت تۆمەتێکم بۆ دروستکە ئەی خوانی بڕێ ئەم مناڵە چاوگەشانە بەخوا ئەمانە دوا ڕۆژیان خێر دەبێ ئەمە دوای هەموو پێدەگەن هەموو خوێندن تەواوەکەن یەک سعات بەس وەسفی مناڵەکانی کردووە خەڵک هەیە براکەم بۆ مناڵک هەموو سەرەت و سامانی دنیا دادەنێ من خوا ئەم هەموو مناڵە جوانەی پێبەخشیوم الحەمدولله ئەم هۆدەیەمان هەیە خەڵک هەیە وەکو ئێمە کرێچیشە ئێمە چانی ئەم هۆدەیەمان هەیە کە تیا حەواوینەوە هۆدەیەکی پاک و خاوێن و خۆش تەنها ڕاستە هۆدەیەکمان هەیە هەمووی دەوری 15 مەترە لەم سەرزەوێدا بەڵام خەڵک هەیە مەترێکیشی نییە خەڵک هەیە کرێکەشی پێ نادرێ ئەڵێ وەڵڵاهی دڵم کرایەوە خۆم بە فەقیرە زانین لەچا ئەو ماڵە هەژارە خەریب و لە بیرم چێتەوارە من بۆچی چوو بووم ئەڵێ پێم وتبوون من 2 ملیۆنم پێیە 2 ملیۆن بۆ نمونە دینارم پێیە خاوەنەکە نردوویەتی خاوەنی ئەم پارەیە کە ئێوە نازان و هەر خوا دەزانێ منیش تەنها گەیەنەرم ئەم 2 ملیۆنەی بۆ ئێوە داناوە ئەڵێ چەندی مەحاولەم کردوتی باوەڕکە لە ملیۆنێکیان زیاتر هەڵناگرین چونکە خەڵکی فەقیر یەکجار زۆرە بەخوا هەر لەولامانەوە ماڵێکی تر هەیە هەر لەولاترەوە ماڵێکی تر هەیە من کۆمەڵشتی کەشم لەخوا بە زیاوێ بۆ هاتووە وەکو نردوێتی دەست بە دەست ماڵی خێرەوە نانم خوا هەزار ئەوەندەی بداتێ بەس بەخوا چی بکەی لە ملیۆنێ زیاتر هەڵناگرم ملیۆنێکی بەرە بۆ کەسێکی تر بەڵکو ماڵێکی تریشی پێ ئاوادان بێتەوە هاتمە دەرەوتم یا ئیلاهی رب العالمین ئەو پیاوە ڕۆژی 4 ملیۆنی دەست دەکەوت بەس هەر هەتاتمە دەرەوە مێشکم تەقی دنیا لەبەر چاوی چەرمی چۆلەکە بوو ئەم ژنەش مێردێکی نەخۆش بێکاسب کۆمەڵە مناڵی چاوگەش 15 مەتر عەرز لەسەر هەموو کوڕەی زەویدا هەیانە بەڵام چەند بەڕێز چەند زمان شیرین چەند بە هیممەت تەنانەت فرمێسکێکیشی هەڵنەوەران دەیگوت ئەوەندە فەزلی خوامان بەسەرەوەی هەر نابژێردرێ هەر باسی کەم و کوڕێکی خۆیانم لێ نەبی وەڵڵاهی خەریب و لەبیرم چێتەوە کە پارەم بۆیە ناون ئەرێ ئەمانە فەقیرن یان گەورەترین سەرمایەدارن بۆیە بەختەوەرترین کەس ئەوانن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چینی یەکەمی باس کرد لەگەڵمان نابن ان شاء الله خوا پاداشتان داتەوە کە لە ماڵی خوادا کۆبووینەوە لە خزمەت ئەم ئاەت و حەدیثانەدا لە دەرسی دووەمە دەچینە بەشی دووەم بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای ئەمە چێمان بۆ باز دەکا خوای پەروەردگار لەو کەسانەمان کە مسلمانی ڕاستەقینەین کە تەوەکولی ڕاستەقینەمان بە پەروەردگارمان هەیە یا ربی خوای پەروەردگار ئەوەندەمان حەڵاڵ پێ ببەخشی محتاجی حراممان نەکەی یا ربی خوا دەرگای ڕزق و ڕۆزی لە هەموو لایەکمان بکەیتەوە ئەوانەی دەستکرد و هەزرارن یا ربی خوای پەروەردگار دەرگایەکی فراوانی ڕزق و ڕۆزی لە ئێمەش و لەوانیش بکەیەوە ئامین ئامین والحەمد لله رب العالمین